دووەمین حاڵەتی نەخۆشی کۆرۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین تۆمار کرا. لە 72 سەعاتی داهاتووشدا ڕێکاری نوێ لە سنوورەکە دەگیرێتە بەر بە جۆرێک سەرجەمی ڕێکارەکان لە چوارچێوەی مانەوەی زۆرینەی هاوڵاتیاندا دەبێت لە ماڵەکانیاندا. ئەو ڕێگە پێدانانە هەمویان هەڵوەشێنراونەوە و وەکو باسم کرد ئێمە کۆمەڵک ڕێنماییمان دەکردووە. ئەو ڕێنمایی و بڕیارانە کە ئەمڕۆ لە ژووری ئۆپەراسیۆن دراوە دەدرێت بە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان و لە لایەنە پەیوەندیدارەکان ئەو ڕێنمایی و ڕێکارانەیان لە بەردەست دەبێت. ئەو خەڵکانی کە ڕێگە پێدراون بۆ هاتوچۆکردن پێویستە بەڵگەی فەرمیان پێبێت کە لە بازگەکان دەرباز دەبن و پەیوەست بن بەو کاتەش کە دیاری کراوە لە چ کاتێکدا هاتوچۆ دەکەن. بۆیە ئەو کەسانی کە یاخود ئەو دام و دەستگا و شوێنانەی کە لە بڕیارەکانی ئەمڕۆی ژووری ئۆپەراسیۆن ناویان نەهاتوە ئاماژەیان پێ نەکراوە هەر کەسێکی تر سەرپێچی و قەدەغەی هاتوچۆ بکات لە بازگەکانەوە بێوێ دەرباز ببێ بە دڵنیاییەوە ئیجراعاتی یاسایی پێویستی لەگەڵ ئەنجام دەدرێت. ئەو هاوڵاتی وەک دووەمین حاڵەتی توشبووی نەخۆشی کۆرۆنا لە ڕاپەڕین تۆمارکرا. خانمێکی تەمەن 23 ساڵە و لە دەی مانگی ئازارەوە لە وڵاتی بەریتانیا گەڕاوەتەوە. سەرەتا لە فڕۆکەخانە پشتنینی سەرەتایی بۆ کراوە و هیچ نیشانەیەکی کۆرۆنایی نەبووە. دواتر دوای وەرگرتنی سامپڵ لەو هاوڵاتیانی لە وڵاتانی ئەوروپا گەڕاونەتەوە ڕوونتر دەرکەوت هەڵگری ڤایرۆسی کۆڤید 19. کەس و کارەکەی ئەو کەسانەی کە کۆنتاکتیان هەبوو لە بازنەی یەکەمدا بوون وەکو ماڵی خۆیان و ماڵی خەزووری و ماڵی باوکی ئەوانەمان بردو بۆ کەرەنتینە. ئەم بەیانیە سامپڵ ئێسەر پرۆسەکە بەردەوامە لە وەرگرتنی سامپڵ لە سەرجەمە و کەسانەی کە کۆنتاکتی یەکەمیان هەبوو لەگەڵ ئەم هاوڵاتیەدا نەتیجەکانی ژەماینێریم بۆ پشکنین و دوجار بۆ گرتنەبەری ڕێکاری دووەم و فراوانکردنی بازنەکە ئێمە احتیما دەکەینە سەر نەتیجەی ئەم پشکنینانە. دوایەوەی ئەنجامی پشکنینی هاوڵاتیەکەی نەحی حاجیاوە پۆزەتیڤ بوو کە سوکار و کەسانی نزیکی کەرەنتینەکران و سەرجەمیشیان پشکنینیان بۆ کراوە و لە ڕۆژانی داهاتووشدا ئەنجامەکەیان ڕادەگەیەنرێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.